الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آياتي تلوشواري سورة النور كخواي پروردگار لو آياتش دا يكيشي ديكال لدى الصلاة كاني خوي يا لنعمة كاني خوي بو بندكاني باز دكات دفرمت يقلب الله الليل والنهار. يقلب يعني آلو قوري دكاو دي قوري خواي قوري شو روش. يقلب الله الليل قوران كاري ديني خواي قوري بسر شو روش دا. چون قوران كاري بسر شو روش دا ديني معلومة لروي كورتي و دريجيوا زور جار شو دريجنو روش كورتن هندك جار روش دريجة و شو كورتا لشوي كم دكا ديخاتا سر روجه لروجه كمي دكا ديخاتا سر شوي. طبعا شو روش همو كاتك 24 ساعات لو كاتي وك الدنيا هبوا تا قيامتش بلام خواي قورا قوران كاريان بسر داديني هم لروي كورتي و دريجي هم لروي روناكي و تاريكي شو تاريكو. طبعا خواي قورا دي قورا بروناكي روز روناك و خواي قورا دي قورا بتاريكي لروي ساردي و گرمي جاري وايا عادة شو سارتر و فينكتر روز گرمتر جا خوا فرميد يكيشي ديكل لنعمتكاني خوا ولد صلاتكاني خوا كهم تاريكاي نعمة إنسان تيدا بشكد دا و دحويتوا وهمج روناكي كإنسان تيدا كسابت دكاتو جولة دكاتو حركت دكا. يقلب الله الليل يقلب يعني آلو قوري دكا دي قوري خوا شو روش. إن في ذلك بيقمان لو قوريني شو روجدا لعبرة تندان پندو آموشگاري هن بلان بوشي لأولي الأبصار بو أواني كخاوني تيروانينو تيگيشتنو بيركرنوان بو أو كساني كسيري شدكنو ولا اشتكان ورد بنوا ولا اشتكان حالي دبنو تيدگن. يقلب الله الليل والنهار آلو قوري دكا قوران كاري ديني خواي قورا بسر شو روش دا. إن في ذلك بيقمان لآلو قور كردني شو روش دا چندان پندو آموشگاري هن نق يك پندو آموشگاري چندان پندو آموشگاري هن بلان بوشي لأولي الأبصار بو أو كساني كخاوني تيروانينن خاوني تيروانيني وردن خاوني بيركردنون لشت تيدگنو لشت حالي دبن. چونکە ئەگەر دەسەڵاتی خوای بەراوردکەی هەر لەوەیدا لە شەو ڕۆژدا هەموو دنیا هەستێ ناتوانن ڕۆژێک شەوەکەی پێشخەن یان ڕۆژەکەی پێشخەن دوای خەن ڕۆژێ ڕووناک تاریککەن و شەوێ ڕووناکەنەوە ئەو بە هیچ کەسێک ناکرێت. تەمەن خوایەک کە لە ئاسمانەکان و زەویدا هەیە و دەبێت بەندایەتی بۆ بکرێت ئەو خوایە کە تاکە دەسەڵاتی بەسەر شەو ڕۆژدا هەیە کە تەمەنی ئینسانی شەو ڕۆژە. شەو ڕۆژەکان لە شەو ڕۆژەکاندا ئینسان تەمەن بەڕێدەکە کە لەژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی خوای پەروەردیگاردایە. پاشان دەفەرمێت والله خلق كل دابة من ماء. خوای گەورە دروستی کردووە هەموو دابەیەک هەموو خشۆکێک هەموو زیندەوەرێک هەموو دروستکراوێک لە ئاو. هەرچی مەخلوقات هەیە جگە لە مەلائکەتەکان کە خوای گەورە لە نور دروستی کردوون جنۆکە کە خوای گەورە لە ئاگر دروستی کردوون ئەسڵەکەیان ئاو نییە دەنا هەرچی مەخلوقات و دروستکراوی سەرزەوی و ژێر زەوی هەیە هەر هەمووی ئەسڵەکەی ئاوە. جا لە دوو ڕوەوە تەمان هەم ئەو مادەی کە ئینسان و دروستکراوەکان لی دروست دەبن نوتفەیە کە ئاوێکە کە بە چاو نابیندرێت ئەوەی کە مرۆڤیشی لێ دروست دەبێت و هەمیش دەکرێ بڵێن سەرچاوەی ژیانی هەموو دروستکراوەکان ئاوە. ئەسڵی دروستبوونەکە لە ئاوە نوتفەیە و یان ئەو جۆرە ئاوانەیە کە لە بینی نێرەومەیەکاندا دەگەێنرێ بە یەکتر یان ئەگەر بڵێن تەوان هێندێک لە دروستکراوەکان لە هێلکەی یان لە شتیکە دروست دەبن بەڵام سەرچاوەی ژیان و مەعیشەتیان ئاوە. ئەگەر ئاو نەبێ ژیان نابێ. بۆیە دەفەرمێت والله خلق خوای گەورە دروستی کردووە هەموو ئاژەڵێک. ئاژەڵە گەورەکان فیلێکی بێنە لەگەڵ مێرولەیەکی بەراوردیکە سەرچاوەی دروستکردنەکەیان ئەسڵی دروستکردنەکەیان وەکو یەک نوتفەیە
ئەو خەلیەی کە مێرولەیەکی لێ دروست دەبێ عولەما دەفەرمون لەگەڵ ئەوەی کە فیلێکی بە نمونە لێ دروست بووە کە گیاندارێکی چەند گەورەترە ئەسڵەکەیان یەک شتە خوای گەورە ئەویش و ئەویشی لە ئاو دروست کردوون و هەردووکیشیان بە ئاو دەژیان ژیانی هەردووکیشیان بە ئاو بەڕێ دەکرێت خوای گەورە دروستی کردووە هەموو ئاژەڵێک هەموو کشۆکێک هەموو دروستکراوێک لە ئاو جا فەمینهم هەندێک لە ئاژەڵەکان هەندێک لە گیاندارەکان من یەمشی دەڕۆن على بەطنی لەسەر سکیان وەکو مار و مێرو ئەوانە لەسەر زەوی دەخشکێن ومنهم من يمشي على رجلين وهندق لدروس كراوكان درون لسر دو قاز دو بيوكو إنسان بنمونا ومنهم من يمشي على 4 هندق لدروس كراوكانش لسر 4 بي درون وكو آجالكاني إنسان بكاريان دي يعني لخزمة إنسان دانا أسبا استرا مانغايا وشترا بزنو مرو أو زورشتانا يخلق الله ما يشاء دروس دكا خواي قورا هەر چیەک بیەوێ یەخلوق و دروست دەکات دەهێنێتە بوون خوای گەورە لە نەبوونەوە ئەوەی بیەوێ ئین الله على كل شيء قدير بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە والله خلق كل دابة من ماء خوای گەورە دروستی کردووە هەموو گیاندارێک لە ئاو فمنهم من يمشي على بطنه هیانە لەو ئاژەڵانە دەڕوا و يعني دخشكي لسرسك ومنهم من يمشي على رجلين هيانا دتواني بروا لسر بي ومنهم من يمشي على 4 هيانا دروا لسر 4 بي يخلق الله دروز دكا خوا اگر حزي لي بي وبيوي ما يشاء اوي ويستي لسر بيت طبعا خلق دروز كردن بدست خواي قوريا ان الله بيقمان خوا على كل شيء قدير لسر همشتك زور بتوانايا خواي گەورە لەو ئاەتەدا دەیەوێ پێمان بڵێ خالیق و دروستکەری هەموو دروستکراوەکان تەنها و تەنها خوایە کەواتە پەرستراوی هەموو دروستکراوەکانیش ئەوەی کە هەموو پەرستراوەکان دەبێ بیپەرستن هەر دەبێ خوا بێ ئەوەی کە حەڵاڵ و حەرام بۆ ئینسان قەرار دەدا هەر دەبێ خوا بێ ئەوەی کە ئیتاعی دەکرێت و شەریعەتی جێبەجێ دەکرێت دەبێ هەر خوا بێ و هەروەها دەیەوێ پێمان بڵێ خوا چۆن هەموو دروستکراوەکانی یەکەم جار لە نەبوونەوە هێناوەتە بوون بە هەمان شێوەش لە قیامەتدا جارێکی دیکە سەر لە نوێ هەر خوا دەتوانێت هەموو دروستکراوەکان دروست کاتەوە جارێکی دیکە إن الله على كل شيء قدير بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە پاشان دەفەرمێ لقد أنزلنا آيات بينات سوێن بەخوا و بەبێ گومانی ئەنزلنا یعنی هێنامانە خوارێ دامان بەزاندووە بۆ ئێوە ئایاتین بەیینات چەندان بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا لەقەد ئەنزەلنا سوێن بەخوا بەبێ گومانی هێناومانەتە خوارێ بۆ ئێوە ئەی خەڵکینە چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا لەو قورئانەدا کە محەممەد صلی الله عليه وسلم هێناویەتی بۆتان والله يهدي من يشاء خوای گەورە ڕێنمونی هەر کەسێک دەکا کە بیەوێ إلى صراط مستقيم بۆ ڕێگای ڕاست خوای گەورە بەڵگە و نیشانەی بە سەدان ناردوون بەڵام مەرجە هەموو کەس بیر لە ئاەتەکان بکاتەوە و لە نیشانەکان حاڵی ببێ بێگومان نەخێر ئەو کەسەی کە خوا تەوفیقی نەدا کە خوا یارمەتی نەدا بەبێ گومانی ناتوانێ بە دوای ڕێگای ڕاستکەوێ بەڵام مرۆڤ طبعا ئیرادەی بەدەست خۆیەتی خوای گەورە ئیرادەی پێداوی ئەو کەسەی کە ویستی چاکەی هەبێت خوای گەورە چاکەشی پیشانداوی خراپەشی پیشانداوی وایە بەویستی خۆت ئەگەر چاکەت هەڵبژارد خوای گەورە ڕێنمونیت دەکات بۆ چاکە و پشتیوانیشت لێ دەکات لە کاری چاکەدا کەسێکیش بەویستی خۆی ڤەلالەت و گومڕایی هەڵبژارد خوای گەورە ڕێی پێدەدا ڕێگای لێ ناگرێت کە بە ڕێگا خراپ و چەوتەکەیدا بڕوە بۆیە دەفەرمێت لەقەد ئەنزەلنا ئایاتین مبەیینات بێگومان سوێن بەخوا ڕەوانەمان کردووە بۆ ئێوە ئەی خەڵکینە چەندان بەڵگە و نیشانەی مبەیینات ڕوونکەرەوە ئاشکرا بێ پێچوپەنا والله يهدي خوا ڕێنمونی دەکا من يشاء ئەوەی ویستی لەسەر بێ ئەوەی حەزی لێ بێ إلى صراط مستقيم
بۆ ڕێگای ڕاست بەڵام خوا حەزی لێ چێ هیدایەتدا ئەو کەسەی کە هیدایەتی دەوێت ئەو کەسەی کە ئیرادەی هیدایەتی ویستووە اختیاری هیدایەتی کردووە بۆ خۆی دەناخوای گەورە نەیکردوتە عادەت بە تۆبزی هیچ کەس بێنێت بیکا بە مسلمان بەڵێ هەموو کەسی بە مسلمانی هێناوەتە بوون وایە و هیچ کەسێکیش هەتا دەگاتە تەمەنی باڵغ بوون و کامڵ بوون هیچ تەکلیفێکی لەسەر نییە بەڵام دوای ئەو کات اختیارەکە لە دەست خۆتە کەسێک ڕێگای هیدایەتی گرت خی گەورە هیدایەتی دەدا و پشتیوانی لێ دەکا و ئەو کەسەشی کە هیدایەتی نەویست خی گەورە بە تۆبزی کەس هیدایەت نادا چونکە ئەگەر زۆریکردن و تۆبزیکردنی تێدابێ ئەو کاتە ئیرادە لە ئینسانەکەی دەستێنرێتەوە چونکە خی گەورە ئینسان و مرۆڤی بەوە لە دروستکراوەکانی کە جیا کردوونەتەوە کە ئیرادەی پێداوی ژیاندارەکانی دیکە هەرچی لە کەوندا هەنە لەبەرەوەی ئیرادەیان نییە وایە دەق هاودەق نقطە بە نقطە ئەو یاسایە جێبەجێ دەکەن کە خوا بۆی داناون مێرو لەو وەک دەڵێ مێشولەکانیش ناتوانن قانونی خوا و دەستوری خوای گەورە کە بۆی دیاری کردەوە بیبەزێنن بۆ چونکە ئیرادەیان نییە بەڵام خوا کە ئیرادەی بە مرۆڤ داوە مرۆڤ دەتوانێت ڕێگای بچێتە سەر ڕێگای هیدایەت کە چوویە سەر ڕێگای هیدایەت خوای گەورە ڕێگای هیدایەتت بۆ ئاسان دەکات چونکە حەزی لێیە خەڵک هیدایەت وەرگرێ حەزی لێ ئینسان بە ڕێگای ڕاستدا بڕوە بەڵام کاتێکیش کە دەچێت سەر ڕێگای خراپە و بۆ خۆت ڕێگا خراپەکەی هەڵدەبژێری بەبێ گومانی ڕێت لێ ناگرێ خوای گەورە حەزی لێ نییە گومڕابی پێی خۆش نییە گومڕابی بەڵام ڕێگای گومڕایش لە هیچ کەسێک ناگرێ خوای گەورە ئەو جارخوا دەفەرمێت وەیەقولونە دەڵێن چێ دەڵێ منافقەکان دووڕوەکان آمنا بالله ئێمە ئیمانمان هێناوە بەخوا و بالرەسوولی و بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم وأطعنا وجوێڕایەڵی فەرمانەکانی پێغەمبەریشمان کردووە و دەیکەین بەڵام ثم يتولى فريق منهم پاشان ڕووەردەژێڕن کۆمەڵێک لەو کەسانە من بعد ذلك دوای ئەوەی کە دێن دان بە ئیمان هێناندا دەکەن و بڕیاری گوێڕایەڵی تۆ دەدەن بەڵام خوا دەفەرمێت وەما ئولائیکە بالمؤمنین ئەوانە بە هیچ شێوەیەکی لە ئیمانداران نین ئیماندار چێە ئەو کەسەیە کە لە حەدیثەکەیدا خوێنمان طبعا ئەو کەسەیە کە ئاشکرا و نهێنی وەکو یەک بێ ئیماندار و لە خواترس کەسێکە لە بینی خۆی و خوایدا ئەگەر کەس چاوی لێ نییە و کەس نایبینێ عەقیدە و مەبدەئێکی چەسپا و دامەزراوی هەیە لە حرام و گوناهەکان دوور دەکەوێتەوە و فەرمان و ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێ هەروەکو چۆن ئەو کاتەش کە خەڵک چاوی لێیەتی فەرمانەکان جێبەجێ دەکات و لە گوناه دوور دەکەوێتەوە بەڵام ئەوانەی کە بە زمان ئیعتراف بە ئیمان دەکەن بە زمان دان دەنێن بەوەدا کە ئیمانیان بەخوا و بە پێغەمبەر هەیە بەڵام قەناعەتی دڵیان وانە طبعا ئەو کەسە دەبنە منافق کە منافقش لە ڕۆژی قیامەتێ یەکسانە بە ئینسانی کافر و عەذاب و سزاکەشی لە ئینسانی کافر سەختترە چونکە ئەو کەسە منافقانە هەم خۆیان دەخەڵەتێنن خەڵکیش دەخەڵەتێنن خەڵکی ئیماندار و لە پەنای تەمان خۆ بە مسلمان زانینیشدا جاری وایە زەربە لە مسلمانان دەدەن چونکە مسلمان سیقیان پێدەکەن و لە پەنادا زەربە دەوەشێنن و بە خەیاڵی خۆیان دەیانەوێت خوش خەڵەتێنن نەعوذ بالله فێڵ لە خوای گەورەش بکەن کە ئەو هەموو گوناهانە بەیەکەوە ئینسانەکەی دەکەن بە کافر چونکە ئیمان دەبێت لەکوێدا جێگیر بێ پێش ئەوەی بە زمان بگوترێ دەبێت لە دڵدا بچەسپێ ئەوان بە زمان دەیڵێن بەڵام لەبەرەوەی قەناعەتی دڵی لەگەڵ نییە ئەوە یەک پاشان ئیلتیزامکردن و پابەندبوونیان بەدین تەنها ئەو کاتە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی لێبوون یا ئیمانداران چاویان لێبوون بۆی ئاگاتان لێی بێ هەر کەسێک لە پێش چاوی خەڵکی خۆی بە چاک پیشاندا بەڵام لە نهێنیدا کە کەس ئاگای لێنیە ئاوانە بێ بێگومان ئەو سیفەتە سیفەتی ئینسانە منافق و دووڕوەکانە بۆی ئیمان دەبێت تێک هەڵکێش بکرێ قەناعەتی دڵت زمانت کردەوەکانت لە ئاشکرا و لە نهێنیدا وەکو یەک بن ئەو کاتە ئینسان دەبێتە ئیماندارێکی ڕاستەقینە وەیەقولونە دەڵێن چێ دەڵێ تەمەن دووڕوەکان منافقەکان آمنا بالله وبالرسول ئێمە بەڕاستی ئیمانمان هێناوە بەخوا و
بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم وأطعنا گوێڕایاڵی ئەو پێغەمبەرەشمان کردووە یا بڕیارمان داوە گوێڕایاڵی ئەو پێغەمبەرەش بکەینەوە بە قسە بەڵام ثمە پاشان کە پێغەمبەر لەوێ نامێنێ یا کە ئەوان لای پێغەمبەر نامێنن یا کە مسلمانان ئاگایان لێیان نامێنێ یەتەوەلا پشت لەو قسەیە دەکەن پاشگەز دەبنەوە لەو قسەیەیان فەریق منهم کۆمەڵێک لە ئەوان من بعد ذلك دوای ئەو بەڵێن و پەیمانە بەڵام خوا دەفەرمێت وما ئولائیکە بالمؤمنین ئەوانە بە هیچ شێوەیەکی ئیماندار نین ئەوانە بە هیچ شێوەیەکی بە ئیماندار حیساب نین بە مسلمان حسابیان دەکەی لە دنیادا چونکە ئێمە ئاگامان دەدڵی ئینسانەکان نییە بەڵام بە ئیماندار حساب نین تەمان کەس لە قیامەتێ بە مسلمانەتی بەتەنێ ناسێتە باشتێ بەس بە ئیدعا گوت پێتت ئیماندارم هەتا ئەگەر نوێژشت کرد بێ ڕۆژوشت گرت بێ ئیلتیزامت بە واجباتەکانیش کرد بێ بە ظاهری بەڵام قەناعەتی دڵت وانە بوو بێت لە دڵەوە ئەنجامت نەدابن بۆ قیامەتت بە کەڵک نایەن تەنها بە کەڵکی دنیات هاتەوەن ئەو کەسە دەبێتە مسلمان حسابی مسلمانانی بۆ دەکرێت بەڵام لە قیامەتێ بە ئیماندار حساب نییە کەسێکیش ئیماندار نەبێت طبعاً بەهشت شمولی ناکە بە هیچ شێوەیەکی بۆیە خوا دەفەرمێت وەما ئولائیکە ئەوانەی کە بە زمان دەڵێن ئیمانمان هەیە بەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێڕایاڵی فەرمانەکانی پێغەمبەر دەکەین بەڵام دواتر پشت لە جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم پشت لە جێبەجێکردنی شریعەتی خوا دەکەن خوا دەفەرمێت وەما ئولائیکە بی ئەو بای پێوە یعنی ئەوان بە هیچ شێوەیەکی بە ئیماندار حساب ناکرێن ئەو جار سیفەتێکی دیکەیان چۆنە سیفەتێکی دیکەی منافقەکان کە بەداخەوە لە ناو زۆرێک لە ئیماندارانیشدا هەیە وإذا دعوا إلى الله كاتك بانك دكرين بولاي شريعتي خوا وإلى ورسوله وبولاي شريعتي پیغمبر صلى الله عليه وسلم ليحكم بينهم تاخوا يان پیغمبر خوا صلى الله عليه وسلم حكم داد وريب كال بينيان دا إذا فريق منهم لو كاتدا كوملك لأوان معرضون پشت الله كان رازينين بشرع خوا رازينين بدين خوا رازينين بو فتواني كل قرآن ورجراون يا لو بو فتواني كل حديث پیغمبر ورجراون صلى الله عليه وسلم خو پیغمبر نما واستا و بلام شريعتي خوا وشريعتي پیغمبر خوا تا قيامت ماوا بوي هر کسك استا نزاعي هبه لقل كسك دا پی بگوتي ورن با بسين بشرع كين بزانين خوا لو باريه ودليتي امري خوايتي بو زيبزي دكين امري پیغمبر تبو صلى الله عليه وسلم راضي دبين ببينوا يا نبينوا اگر طبعا راضي بوي بوي ببيوا يا نبيوا خوا تبر ياريكي دا قبول دبو ببي بينا خوش بون پیغمبر صلى الله عليه وسلم تقراريكي دا شريعتي خوا تقراريكي دا راضي بي بيوا يا نبيوا قازان زد بيا ضرر بلا روي دنيايوا بي راضي بوي او بزانه ايمانداري بلام خلقك هر راضي نبي بسيتا بنمونا لای عالمێکی دینی بۆ ئەوەی قەراری خوای بەسەردا جێبەجێکە قەراری پێغەمبەری بەسەردا جێبەجێکە فتوای شەرعی بەسەردا جێبەجێکە بێگومان ئەو کەسەی کە ئیستیعدادی نییە یا لە دڵەوە بە شەریعەتی خوا ڕازی نییە ئینسان بە یەک حکمی خوا ڕازی نەبێت کە لە قورئاندا هاتووە بە یەک حکمی پێغەمبەر ڕازی نەبی لە دین دەردەچی جیاوازە ها ئاگاتان لێی بێ زۆر کەس هەیە لەوانەیە کردارەکانی مخالفەی حکمی خوا بن ها بەڵام دەزانێت تاوانبارە ئەوە جیایە ها وایە مخالفەت هەیە یعنی بێ ئەمری خوات کردووە بەڵام دەزانی گوناهباری وایە ئەم مخالفەی ئەمری پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم بەڵام دەزانی گوناهباری بەوەی ئینسان کافر نابێ بەڵام کەسێک پێی وابێ بۆی هەیە بە قسەی خوانەکە پێی وابێ ئەمری خوای گەورە قەراری خوای گەورە لە بابەتێکیدا هەڵەیە نابێ جێبەجێ بکرێ فتوای خوا هەڵەیە فتوای شەرع هەڵەیە و پێی ڕازی نەبێت لە دڵدا بەوەی ئینسان لە دیر دەردەچێ بۆیە منافقەکان عادەتیان وابوو وإذا دعوا طبعا کە نیزاعیان دەبوو بە زۆری لەسەر ناحەق بوون طبعا دەیانزانی ئەگەر بچنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر درۆ ناکا حەق چ بێ ڕاستی چ بێ ئەوەیان بەسەردا جێبەجێ دەکا بۆیە هەر لە ئەوەلیەوە دەیانگوت ئێمە ناین بۆ ئەوەی محەممەد ببێتە حەکەم و دادوەر لە بەینماندا لە ئەوەلی ڕەفسیان دەکرد هەر ڕازی نەدەبوون بچن چونکە دەیانزانی لەسەر حەق نین ئەگەر بچن دەیدۆڕێنن بۆیە دەفەرمێت وإذا دعوا إلى الله ورسوله کاتێک کە بانگ دەکران بۆ لای خوا یعنی بۆ لای شەرعی خوا بۆ لای قەراری خوا بۆ لای حکمی خوا ورسوله و بۆ لای جێبەجێکردنی حکمی
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینی پێغەمبەری خوا ليحكم بينهم تا محمد صلى الله عليه وسلم یا تا دینی خوای گەورە ببێتە حاکەم و دادوەر لە بینیاندا چیان دەکرد إذا فريق منهم أو كاتا كومالك لأوان معرضون پشتیان هەڵدەکرد و هەر نەدەچوون ئەوە یەک بەڵام وإن يكن لهم الحق ئەگەر هەر ئەو کەسانە زانی بەیان حەقەکە دەدرێ بەوان وإن يكن لهم الحق ئەگەر زانی بەیان ئەو کەسانە حەقیان پێدەدرێ يأتوا يعني دهاتن إليه بولاي محمد صلى الله عليه وسلم بولاي پیغمبر مذعنين يعني بأو باري ملكسي شوا جاري واهيا ديان زاني لسر حقا پیغمبر جنا حقيناكا رك اگر زاني بيان اوان تاوان بارن طبعا بهيت شويكي ندسون لاي پیغمبر صلى الله عليه وسلم چونك ديان زاني دي دورنو لروي دنيا يو زرر دكن كزاني بيان يعني حقيان بيا ديان قد تەنها بەقسەی محەممەد ڕازین چونکە دەیانزانی لە ناو مەدینەیدا کەسێکی دیکەنی حکمەکانی وەکو حکمی پێغمبەر صلی الله عليه وسلم عدالەتی تێدا بێ وإن يكن لهم الحق ئەگەر ئەوان زانی بەیانە حەقەکە دەدرێ بە ئەوان وإن يكن ئەگەر هەبا بۆ ئەوان حەقەکە ئەگەر حەقەکە درابا بە ئەوان زانی بەیان ئەوان لە نیزاعەکە و لە کێشەکە و لە سراعەکەدا دەیبنەوە يأتوا إليه دهاتن بولاي محمد صلى الله عليه وسلم دهاتن بولاي پیغمبر صلى الله عليه وسلم مذعنين يعني بأو بري ملكتي وبأو بري جورايا اليوا ها استاش خلقي زوري آوامان هي ها صراعي هي لقل كسيك نزاعي هي بنبونا اگر نزاعكي كيشكي لمحكمي بي دسي لدسي محاميان دبرسي بيشتر اگر بزانه دي دورنه ها لزياتي محكمي دسي صلحي دكا ئەوەی دەڵێن بە نیوە زەرەر ئەو زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازانجەکە کابرا کە بچێتە محکەمەی لەوانەیە دەفتەرێکی بدۆڕێنێ بەڵام دواتر پێش محکەمەی لەبەرەوەی دەیزانێ دەیدۆڕێنێ دەچێت بە 50 وەرەقەی بەنمونە سڵحی دەکا لەگەڵ کەسەکەی بۆ لیژنەی فتووا چەندان جار حاڵەتی لەو بابەتانە بوون قەزیەکە چۆتە لیژنەی فتووا کەسەکە دێ خۆشی بە مسلمان دەزانێت بە ئیمانداریش دەزانێت پرسیار دەکا لە مامۆستایەکی دیکە پێشەوەی بچێتە لیژنەی فتووا دەڵێ ئەوەش کێشەکەمە بنمونە ئەگەر بچمە لیژنەی فتووا مەسەن دەی بەمەوە یا دەیدۆڕێنم ڕێک ئەگەر بزانێ دەیدۆڕێنێ ناچێ ئەگەر بزانێ دەیباتەوە دەچێت زۆر سوورە لەسەر چوونەکەی ئەبن ئەوە ئیمانداری نیە هاکاتان لێی بێ ئەو پەڕی بێدینیە و ئەو پەڕی نیفاق و دوڕویە چونکە ها ئینسان ئەگەر ئیماندار بی بەڕاستی کاتێک کە ماڵی کەسێکت دەکەوێتەکنێ وایە قازانجەکە ئەوەی لێت بستێندرێتەوە وایە ئەگەر ماڵی کەسێکت کەوت بێتەکنێ خۆ کێشەی خەڵکی بەس لەسەر ماڵین بەس شتی مادینە بە زۆری وایە ئەگەر پارەی کەسێکت کەوت بێتەکنێ قازانجی تۆ لەوەیدا پارەکەت لێ بستێندرێتەوە نەک پارەکەت بۆ بمێنێتەوە چونکە ئەگەر بۆ دمایەوە و بەنمونە بچێ لیژنەی فتووا بنمونە بە درۆیەک بە شاهیدێکی بەدرۆ ماڵەکەی بکەی بەی خۆت بە بەرتیلێک حەقەکەی بکەیت بەی خۆت وەکەوەی ئاگرت بۆ خۆت کڕی بێ یان بە پێچەوانەوە کاتێک ماڵت دەکەوێتە ئەوەی لای کەسێکی یان وەک دەڵێ حەقت دەکەوێتە سەر کەسێکی پسیبیدیەوە باشترە خۆ لێرە لەوانەیە کەسەکە بتوانی بە دەفتەرێک دۆلار کە کەوتۆتە کنتۆبی دەیەوە لە کۆڵت دەبێتەوە وایە گردن ئازادەکە لێت خۆش دەبێت یان هیچ حەقی بەسەرتەوە نامێنێ بەس ئەگەر ئەو پارەیوی هەر لە کنتۆمایەوە و وەک دەڵێ خۆت لێ بێخەبەر کردیان بە ناحەقی وەک دەڵێ پشتگوێت خت بەبێ گومانی و کاتە ئاگرت بۆ خۆت بۆیە ئینسانی ئیماندار قازانجی لە چیدایە لە جێبەجێکردنی شریعەتی خوادایە ئەگەر لە ڕووی دنیاییەوە زەرەریش کات چونکە بۆ قیامەتێ هیچ کاتێک جێبەجێکردنی شریعەت زەرەر نییە سەیریکەن وإذا دعوا إلى الله ورسوله ئەوە صفەتی منافقەکانە کاتێک کە بانگ دەکران بۆ لای حکمی خوا و حکمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ليحكم بينهم تا خوا و پێغەمبەری خوا حکم کەن لە بینیاندا إذا فريق منهم يعرضون کۆمەڵێک پشتیان هەڵدەکرد و هەر نەدەچوون ئەگەر زانی بەیان نایبنەوە طبعا وإن يكن لهم الحق ئەگەر زانی بەیان حەقەکە دەدرێ بەوان ئەوان دەیبنەوە يأتوا إليه دهاتن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵدا ئیمانشیان پێ نەبوو بەس دەیان زانی قازانجی دنیاییانە يأتوا إليه دهاتن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم مذعنین بە ئەو پەڕی ملکەتی جا خواسیان پێ دەفەرمێ ئەو جۆرە کەسانە لە سێ حاڵەت بە دەرنی ئاگاتان لێی بێ ئەو کەسەی کە لە قازانجدا
بە شەرعی خوا ڕازیە لە قازانجی دنیاییدا بەڵام بۆ قازانجی بۆ زەرەری دنیایی بە شەرعی خوا ڕازی نییە لە سێ حاڵەت بە دەرنێ خوا دەفەرمێت ئەفی قولوبهم مەرەضون ئایا ئەوانە دڵیان نەخۆشە ئەو کەسەی بە شەرعی خوا ڕازی نییە یا دڵی نەخۆشە دڵی نەخۆشە یعنی دڵەکەی شیرکی تێدایە یا حەسادەتی تێدایە یا بغز و ڕوق و قینەیەکی زۆری تێدایە ئەم ارتابوو یا گومانی هەیە گومانی هەیە لە حەقیەتی و لە ڕاستیەتی خوا و پێغەمبەری خوا و شەریعەتی خوا ئەوەش هەر لەوی خەتەرتر وایە ئەم یەخافونە یا دەترسن ئەی یەحیف الله عەلەیهم وەڕەسوولەه خوا و پێغەمبەری خوا ستەمی لێ بکەن زوڵمی لێ بکەن طبعا هەرسێکیان خراپن بەڵام کامیان خراپترە طبعا لە ئەهوەنەکەی ئەگەر هەر ئیمان زەعیفی بێ هەر ئیمان لاوازی بێ هەر خراپە بەڵام تۆزێک ئەهوەنترە ئەگەر گومانت هەبێت لە شەرعی خوای گەورە بە گومان هەبوون لە شەرعی خوای گەورە ئینسان لە دین دەردەچێ ها ئەگەر خاڵی سێهەم بێ پێت وا بێ خوا زاڵمە نەعوذ بالله یا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زوڵم دەکات یان شریعەتی خوای گەورە زوڵمی تێدایە بۆ پیاو یا بۆ ئافرەت یا بۆ تەرەفێکی چونکە خۆ شەرعی خوای گەورە بۆ یەک کەس دانەندراوە شەرعی خوای گەورە بۆ هەموو عەبدەکانی خوای گەورە دانراون و هەموو خەڵکیش بۆ خوای گەورە لای خوای گەورە بە یەک چاو و بێک ئەوە سیر دەکرێت ئەفی قولوبهم مەرەضون ئایا ئەو جۆرە کەسانەی کە بە شەرعی خوا ڕازی نین لە دڵیاندا نەخۆشی هەیە ئەوە یەک ئەم ارتاب و یا گومانیان هەیە لە شەرع و ڕاستیەتی قسەی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەش هەر خراپە ئەم یەخافون یا دەترسن ئەی یەحیفە ستەم بکە خوا عەلەیهم لێیان وەڕەسوولەه و پێغەمبەری خوش خوا دەفەرمێ بەل نەخێر یعنی ئەوە هیچیان نین أولئك هم الظالمون أوانا ببي قباني لاستمكارانا أفي قلوبهم مرض ضليان نخوشا أم ارتابوا يا قمان يعني ضليان دا قمان هي أم يخافون أن يحيف الله عليهم ورسوله يا دا ترسن خواو بيغمبري خواستميان لبكن لحكم دان دا خوا فرمي بل يعني نخير خواستمناك بيغمبري خواستمناك أولئك هم الظالمون أوان بو خويان ستەمکارن بۆ خۆیان ستەم لە خۆیان دەکەن کاتێک کە ماڵی خۆت وەک دەڵێ ئی خۆت نییە وەک دەڵێ بە زۆر دەیکەی بەی خۆت بە درۆ دەیکەی بەی خۆت بە ناحەقی دەیکەی بەی خۆت ماڵی کەسێکت لە کنە نایدەیەوە ئەوە بۆ خۆت ستەمت لە خۆت کردو و خۆت تووشی گوناهێک کردووە ها جا هەندێک کەس پێی وایە ئەها کە چوویە لیژنەی فتوا یا چوویە محکەمەی تەمەن لە محکەمەی چێ دەیباتەوە ئێستا ها خەڵک محامی هەیە دوور لێوە لە محکەمەی طبعا چێ حاکمە ئەوەکەی محامیەکەی وریاتر بێت بتوانێ طبعا ئەوەکەی بۆ بە قووەترکە کەیسەکەی بۆ بە قووەترکە جا هەندێک جار بە شاهیدی بە درۆیە هەندێک جار وەک دەڵێ بە ناحاقی گوتنە هەندێک جار بە ڕازیکردنی حاکمەکەیە هەندێک جار بەهێنانی شاهیدی ناحەقە هەندێک جار وەک دەڵێ خەڵەتاندن و فێڵکردنە بە هەر جۆرێک لە جۆرەکان محامی چێ بەهێزتر و بە قووەتر بێت زۆرتر ئەو دەیباتەوە بەڵام ئایا ئەگەر برتەوە لە محکەمەی حەقەکەش ئیتۆ نەبوو لە حەقیقەتدا و لە ڕاستیدا دەبێتە حەڵاڵی تۆ بێگومان نەخێر ها بسێ لیژنەی فتوا بنمونە زۆر جار لە لیژنەی فتوا دوو کەس دەچن یەکیان حەقا بەڵام زمانی قسەکردنەی نیە ها ناتوانێت دیفاع لە حەقی خۆی بکە تەمان حاڵەتی ئاوامان زۆر زۆرە حەقا بەڵام شاهیدی نینە بەنمونەها دڵساف بۆ پارەی بە بێ شاهید داوەتە کەسێکی و بۆ خۆشی هێندە سەر و زمانی ئیچاکی نینە بتوانێت قەنەعەت بە بەرامبەرەکەی بکە دەیدۆڕێنێ کەسێک کە لەسەر نەحەقە لەبەرەوەی زمانی لوسە هێندێک جار لە خوای ناترسێ درۆیان دەکات جاری وا هەیە سوێندان دەخوا جاری وا هەیە شاهیدی بە درۆ پەیدا دەکا بێگومان دەیباتەوە لە دنیاە بەڵام کە بردیەوە ئالای خوای گەورە بردوویەتەوە بۆی حەڵال دەبێت کە خەڵک وا نازانێ ها خەڵک ئێستا پێی وا جاری وایە تەلاقی کەوتونە بنمونە کەس وەلای مەلایەکی جاری وایە سوور ئەو سوور دەزانێ مەلایەکە بێدینی کردووە بەڵام لە بەرامبەر مەبلەغێک پارەدا وتێتەوە تەلاقەکە چابوویەوە ڕێک بۆ دەزانێت بۆی حەڵال بۆتەوە ها خۆ حەڵال و حرامی بەدەست ئینسانی نییە قەزیەیەکی گەورە بەرتیلی داوە بەرتیل بە بەرتیل قەزیەکەی بردوتەوە و بە حەڵاڵی دەیخوا بە بەرتیلی ژوەری گرتووە لە لیژنەی فتوا بنمونەوە گوتم جاری وا هەیە ئەو کەسەی کە صاحب حەقەکەی شاهیدی نین تەمەن کە شاهیدی نەبوون چ دەکرێت سوێن دەدرێ بە کەسی بەرامبەر کەسی بەرامبەرەکە لە خوای ناترسێ سوێندێکی دەخوا
یان شاهدێکی پەیدا دەکات دەیباتەوە ئەوەی کە دەیدۆڕێنێ. بۆیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەگەر دوو کەستان کێشەیەکتان هەبوو هاتنە لای من هەندێک جاری یەکێکتان لە یەکێکتان زمان زانتر و وەک دەڵێ زمان لوسترە لەوانەیە ئەمن حەقی یەکێکتان بدەم بە یەکێکیکە بەڵام وریابن ئەگەر حەقی یەکێکتانم دا بە یەکێکی دیکە خۆ پێغەمبەری غەیبی نەزانیوە وەری نەگرێت چونکە ئەگەر وەری گرت وەک گەوەی وایە پارچە ئاگرێکی بۆ خۆی وەرگرتە بێ بۆی ئاگاتان لێ بێت تەمان ینی بردنەوە ئەوەیە کە ئەو ماوانە کەسێکی لەسەر میراتی کێشیان هەبوو هەر ئەو ماوەی تەلەفۆنی دەکرد ئەرێ ئەگەر شکایەتی بکەم بە نمونە دەی بەمەوە یا دەیدۆڕێنم مەسەوتم بردنەوە ئەوەیە حرامت نێتەکنێ خۆ لە ڕاستیدا ئەگەر مسلمانی وایە بۆیە قازانستە یا زەرەرتە بە هەموو شاهید و بەڵگەکانتەوە بڕۆ لیژنەی فتوە بڕۆ مەحکەمەی تەبەن نەتیجەکە چی بوو بە حەق بردنەوە ئەوەیە لە ڕاستیدا بەڕاستی نەگەوە لە دنیایدا بەڵام منافقەکان عادەتیان وابوو ئەگەر لە ڕووی دنیاییەوە قازانجیان باە بە پێغەمبەر ڕازی بوون صلی الله عليه وسلم وایە ئەگەر زەرەریان باە ڕازی نەبوون ئەو مامۆستایەک دەیگوت هەموو جار کە دوو کەس دەهاتن بۆی شەرعیان بۆ بکەم دەمگوت ئێستا دوژمنێکم پەیدا دەبێ و برادێکیشم پەیدا دەبێ دەوی هەمیشە ئەوەی دەیبردەوە بە دۆستم هەتایە تەمان هەر مەتحشی دەکردم ئەوەی دەشی دۆڕان تەمان هەر لێ بچێتە دەرێ دەڵێ بە کەڵکی هیچ نایە دەبێتە دوژمنی ئەوە بێدینیە بۆ معلوماتان ناکرێت پێ دوا بێ ئەگەر لە مەسلحەتی تۆ لیژنەی فتوا قەراریدا یعنی بردوت یعنی ئەو ڕازی نەبوونە بە شەرع چونکە بردنەوە ئەوەیە هەر وەچکەت قازانسرە خۆ بە نمونە حەقی تۆش بێ بیدا بە کەسی بەرامبەرەکەی چاکترە یعنی ئەهوەنترە تووشی گوناه نابێ نەک بە نەحەقی ماڵی کەسێکت بۆ بێ جاخوا دەفەرمێ ئەدی ئیمانداران چۆنن إنما كان قول المؤمنين بێگومان قسەی ئیمانداران تەنها و تەنها ئەو قسەیە إنما بێگومان تەنها و تەنها كان يعني لە ڕابردوودا قول المؤمنين قسەی ئیماندارە ڕاستەقینەکان إذا دعوا إلى الله ورسوله كاتك بانكرابن بو لاي خواو پیغمبری خوا صلى الله عليه وسلم ليحكم بينهم تا خواو پیغمبری خوا حكم كان لنویان دا قلتو يانتي أي يقولوا يكسر ديان قلت سمعنا وأطعنا بيستمان قصي خوا يكسر جورا يالج بوين هو إيمانها خود تاقيكوا وهر كسك بي إيماني خوي تاقيكاتوا أو بيورا براستي آياتي خواي قورت بسر دا خويندرايوا لە قازانجی دنیات بوو یا لە زەرەرت بوو یەکسەر ڕازی بە وایە بە ئاسان بوو یان بە زەحمەت بوو ئامادە بە جێبەجێ بکە لەگەڵ هەوا و ئارەزووی خۆت دەگونجێ یان ناگونجێ ئامادە بە گۆڕانکاری بەسەر هەوا و ئارەزووی خۆت دابێنە لەبەر خوا و لەبەر پێغەمبەری خوا لەبەر شەرعی خوا و شەرعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانە ئیمانداری گلەیت کرد ناڕازیبوونت دەربڕی قلق بووی لە شەرعی خوا و لە شەرعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیشانەی دڵنەخۆشیە إنما كان قول بێگومان قسەی ئیماندارە ڕاستەقینەکان تەنها و تەنها ئەو قسەیە ئیماندار جگە لەو قسەیە هیچ قسەیەکی دیکە ناکە إذا دعوا إلى الله ورسوله كاتك بانكران بو لاي شرعي خوا و شرعي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ليحكم بينهم تا خوا و پێغەمبەری خوا ببنە حەکەم و دادوەر لە نێوانیاندا ئەی یەقولوا یەکسەر دەڵێن چی سەمیعنا وأطعنا بیستمان و گوێڕایاڵ بووین تەمان لە چ کاتێکیدا ئینسان دەچێتە مەحکەمەی حتمەن ئەو کاتەی سیراعی هەیە وایە لە چ کاتێکیدا دەچێت لیژنەی فتوا کاتێک لەگەڵ کەسێک کێشەت هەیە بەڵام بڕۆ ئەگەر فعلا فتوایەکە لە مەسلحەتت بوو یا لە زەرەر لە ڕووی دنیاییەوە یەکسەر ڕازی بە هیچ گلەیت نەبێ هیچ ناڕازیبوونێکت نەبێ ها لە سوورەتی نیساءدا خوێنمان تەمان ئیمانداری ڕاستەقینە هیچ بە شەرعەکەی ڕازیە و دوای ڕازیبوونەکەشی نابێت لە دڵیشیدا هیچ پێ ناخۆشیەکە بێ ها لەنا بەڕواڵەت ڕازیش بی بەڵام لە دڵەوە پێت ناخۆش بێ هەر ئیمانداری ڕاستەقینەنی دەبێت بە زمانیش ڕازیبی بە دڵیش ڕازیبی إنما كان قول المؤمنين بێگومان قسەی ئیماندارە ڕاستەقینەکان کاتێک کە بانگ دەکرێن بۆ لای خوا یعنی شەرعی خوا و شەرعی پێغەمبەر صلی الله عليه وسلم ليحكم بينهم تا حەکەم و دادوەری بکا لە بینیاندا ئەی یەقولوا دەڵێن سەمیعنا ئەوە بیستمان
وأطعنا جوێڕایاڵیش بووین. خوا دەفەرمێ وأولئك ئەو کەسانە هم المفلحون بەدڵنیاییەوە لەسەر فرازانن، یا دەکرێ بڵین وأولئك هم المفلحون ئەوانە بەتەنها لە قیامەتە لە ئاگر ڕزگاریان بووە، تەنها ئەوانە بەختەوەر بوون بە بەهەشت و تەنها ئەو کەسانش لای خوای گەورە بە ڕزگار بوو لە ئاگر حساب دەکرێن، بە ئیماندار حساب دەکرێن. کەسێک بە شەرعی خوای گەورە و بە دینی خوای گەورە ڕازی نەبێت لە دنیادا و شەرعی خوای گەورەی پێ ڕازی نەبێت و پێی وابێ هەڵی تێدایە و غەڵەتی تێدایە و یا بە کەڵکی هێندێک سەردەم نایە یا زوڵمی لە کەسێک یا لە چینێ کردووە، ئەو بە ئیماندار حساب نییە. ومن يطع الله ورسوله هەر کەسێک ئەوەش قاعیدەیە گوێڕایاڵی خوای کرد، ئەوە یەک، وەڕەسوولەه گوێڕایاڵی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم، ويخشى الله ولا خواش ترسا ها لخواش ترسا كلا خوا ترسا يعني خلق بدبينه يا ندبينه چونکە خوا هەمیشە دەدبینێ وایە هەمیشە لە ترسی خوای ئامادەنی کەم تەرخەمی بکەیت لە واجباتدا و لە ترسی خوای گوناه ناکەی ويتقي خۆپارێزیشت کرد، خۆپارێزیشت کرد یعنی ئەمرەکانی خوا جێبەجێکردن و گوناهیشت نەکرد فأولئك هم الفائزون ئەوانە لەسەر فرازانن. بیکەنە یاسا ئینسان دەتوانێت ئەوە بکاتە پێوەەر بۆ خۆی ومن يطع الله هەر کەسێک ئامادە بێ بە قسەی خوای بکە، ئامادە بی لە دڵەوە قەناعەتت بە خۆت کردووە هەرچی خوا پێت بڵێ ڕازی بی پێی مەرز نییە پێت جێبەجێ بکرێ وەکو گوتم هێندێک زار ئینسان لەوانەیە کەم تەرخەمی هەبێ بەڵام دەبێ پێی ڕازی بی ئەقەلەن وایە بەقەدەر تواناش جێبەجێی کەی ئامە ڕازی بی بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێڕایاڵی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم. صفەتی سێهەم ويخشى الله هەمیشە ترسی خوا لە دڵدا بێ لە خوا و لە عەذابی خوای گەورە بێمنەت نەبی ويتقي خۆش بپارێزی لە گوناه و لە کەم تەرخەمیکردن لە جێبەجێکردنی واجباتدا فأولئك ئەو کەسانە هم الفائزون لەسەر فرازان و ڕزگار بوانن لە قیامەتدا. پاشان خوای گەورە صفەتێکی دیکەی منافقەکان باز دەکات دەفەرمێت وأقسموا بالله منافقەکان سوێن دەخۆن بەخوا جەهد ئەیمانه یعنی بە سوێن خواردنێکی زۆر تند بە ئەو پەری سوێن خواردن یعنی زۆر لە دڵەوە بە حسابی خۆیان سوێندەکەی دێنە دەرێ یان سوێندەکەی زۆر دووبارە دەکەنەوە. جا عادەتەن سوێن چێ دەیخوات ئەمە سوێن خواردن بەڵێ دروستە ئەگەر درۆی نەکەی تێیدا، بەڵام لە ڕاستیدا لەسەر ڕاستیش ئینسان سوێن نەخوا باشە. هەمیشە ئەو کەسانەی زۆر سوێن دەخۆن ئەو کەسانن کە گومانیان لە خۆیان هەیە گومانیان لە قسەی خۆیان هەیە یا قسەکەیان ڕاز نییە دەیانەوێت بەهۆی سوێندەوە قەناعەتی کەسی بەرامبەر بگۆڕن چونکە کەسێک دوور لێەوە درۆزنیش بێ ئەگەر قسەیەکی بۆ کردی سوێندی لەگەڵ خوارد وایە سوێندەکەی تکرار کردەوە لە خۆتەوە لەوانەیە بڵێ لەوانەیە جارەی درۆنەکە وایە وأقسم سوێندیان دەخوارد بەخوا منافقەکان جەهد ئەیمانهم بە ئەو پەڕی سوێن خواردن کە سوێن خواردنی زۆر سیفەتی ئینسانی ئیماندار نییە. ئیماندار هەتا پێویست نەبێت و زەڕور نەبێت سوێن نەخوا باشە. لە حاڵەتی نیزاع و کێشەدا ئەگەر پێویست بوو سوێن بخۆی یا ئەگەر کەسێک گومانی لێت هەبوو بۆی گومانەکەی لە دڵدا نەمێنێ سوێندی بۆ بخۆی تەبیعیە، بەڵام عادەتەن ئینسان لە قسەی ئاساییدا سوێن زۆر نەخوا باشە. سوێندیان دەخوارد دەیان گوتی لئین ئەمەرتەهم ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم لئین ئەمەرتەهم ئەگەر فەرمانت پێکردبان بۆ ئەوەی بێنە دەرێ لەگەڵت لە یەخڕجونە بە دڵنیاییەوە دەهاتینە دەرێ ئێمەش لەگەڵت و جیهادمان دەکرد. بەڵام خوا دەفەرمێ چی؟ قل پێیان بڵێ لا تقسموا سوێن مەخۆن طاعة معروفة طاعة معروفة أو طاعة معروفة دوو تەفسیری هەیە. دەکرێ بڵێن طاعة معروفة یعنی گوێڕایاڵی ئێوە زاندراوە پێویست ناکات سوێندی لەگەڵ بخۆن ئێوە تاقی کراونەتەوە پێشتر تاقی کراونەتەوە پێغەمبەر دەزانێ ئێوە چەندە گوێڕایاڵن بۆیە سوێند بخۆی یان نەخۆی پێغەمبەر بڕواتان پێ ناکە قەناعەتتان پێ ناکە. کەسێک کە زۆر درۆی کردو و سوورا و سوور زانیت ئەو قسەی دەیڵێ لە دڵەوە نایڵێ بڕوای پێ نەکەی باشە. طاعة معروفة یعنی گوێڕایاڵی ئێوە زاندراوە دەشکرێ بڵێن طاعة گوێڕایاڵی کردن لە سوێند خواردنە چاکترە یعنی سوێندی مەخۆن لە جیاتی سوێند خواردنێ وەرن بەڕاستی فەرمانی پێغەمبەر جێبەجێکەن صلی الله عليه وسلم بەکردەوە بیسەلمێنن کە بە قسەی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم إن الله خبير بما تعملون بێگومان خوای گەورە زۆر شارەزایە بە هەر کار و کردەوەی کە دەیکەن. وأقسموا بالله سوێندیان دەخوارد بەخوا جەهد ئەیمانهم بە ئەو پەڕی سوێند خواردن دەیانگوت لئین ئەمەرتەهم ئەگەر تۆ فەرمانت کردبە پێیان بە دووڕوەکان بە منافقەکان
ليخرجن ئەوانش دەهاتنە دەرێ و جیهادیان دەکرد قل لا تقسموا پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئێوە سوێند مەخۆن تاعة معروفە گوێڕایەڵی ئێوە زاندراوە یان وەکو گوتم دەکرێ بڵێن گوێڕایەڵی کردن چاکترە لە سوێند خواردن إن الله خبير بما تعملون بێگومان خوای گەورە زۆر شارەزایە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکرد صلى الله عليه وسلم